أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ختم الله على قلوبهم وعلى سمعهم وعلى أبصارهم غشاوة ولهم عذاب عظيم. وتخواي قور موري لسر دڵەکانیان دایە و حەق وەرناگرن و مۆری لەسەر بیستنیاندایە حەق نابیستن و هەروها لەسەر چاویشیان پەردەی دانایە حەق نابینن و هەروها عەزابێکی گەورە چاوەڕوانیان دەکا. دیارە ئاەتەش لە زەمی ئەواتانی کە خوای گەورە باز لە کەسانێکی کافر و بێباوەڕ دەکا. بەڵام لەبەرچی خوای گەورە سوبحانەه وتەعالە مۆری لەسەر دڵ و بیستنیاندایە و هەروها پەردەی لەسەر چاویان دانایە. دیارە وەکو لە سوورەتی ئەنیسا خوای گەورە باز دەکاتن بەل تەبع الله عەلەیها بکوفرهم، کەواتە خوای گەورە مۆری لەسەر دڵەکانیاندایە بە سەبەبی کوفرەکەی خۆیان. بەڵێ بەڕێزان، خوای گەورە سوبحانەه وتەعالە هەموو کەسێک کە خەڵقی کردیە لە بەنی ئادەم لەسەر فیترەتی خواناسی و یەکتاپەرستی خەڵقی کردیە و هەروها عەقلی پێبەخشیە کەوا چاکە و خراپە لێک جیا بکاتەوە، ئاەتەکانی خوای گەورە لەو بوونەوەرە بخینیتەوە و هەروها ئیرادەشی پێبەخشیە کەوا توانای ئەنجامدانی کاری چاک و خراپیشی هەیە. اینجا پێغەمبەرانیشی ڕەوان کردی عەلەیهیم السەڵات وەسەلام پەیامی خوای گەورەیان پێ بگەینی تر هەر کەسێک لە دوای ئەو هەموو ئیقامەی حوجە لەلایەن خوای گەورە سوبحانەه وتەعالە ڕێگای ڕاست هەڵبژێری وەلەذینە اهتەدەو زادەهم هودا، ئیتر خوای گەورە سوبحانەه وتەعالە هیدایەتیان دەدا. بەڵام فلما زاغوا أزاغ الله قلوبهم، ئەوانەی کەوا بەخۆیان لادەدەن و ئەوانەی کە بەخۆیان مەبەستیان نییە حەق وەرگن و دژایەتی حەق دەکەن خوای گەورەش مۆر لەسەر دڵەکانیان دەدا. کەواتە خوتوەی یەکەم لە ئینسانەکانەوە دەست پێ دەکا سنەتی خوای گەورەش بەو شێوەیە تەعامل لەگەڵ بەشەریەت دەکا. کەواتە خوای گەورە زۆرمی لێ نەکردینە بەڵکو بەخۆیان کوفریان هەڵبژار، لەوێ خوای گەورە مۆری لەسەر دڵەکانیان و لەسەر بیستنیاندایە و پەردەی لەسەر چاویان دانایە. ئیتر تەماشاش دەکەی یەکەم جار باس لە دڵ دەکاتن لەبەرەوەی ئەسلی قەرار و بڕیارەکان لە دڵەوە دەدەچی، اینجا پاشان باس لە سەمع دەکا، اینجا باس لە بەسەر دەکاتن لەبەرەوەی وەکو زانایان دەفەرمون سەمع مهمترە لە بەسەر، واتە بیستن مهمترە لە بینین بەنسبەت وەرگرتنی پەیامی پێغەمبەران، لەبەرەوەی پەیامی پێغەمبەران عەلەیهیمۇ الصەلاة وەسەلام زیاتر سەمعیە. لێیە هەتا وەکو لە حەدیثدا هاتیە کەوا پێغەمبەر صلی الله علیه وسلم یەک لەو کەسانێک کەوا ڕۆژی قیامەت تاقی دەکرێنەوە ئەو کەسەی کەوا نەیبیستیە لە دنیادا، کەواتە لەوێن دەرێ تاقی دەکرێنەوە. والحاصل تەماشا دەکەی کەسانی نابینە زۆریان عولەمایان لێ دەردەچی لەبەرەوەی بە سەمع کاتێکەوە ئەدیلەکان دەبیستن و ئیستجابەیان هەبیتن کەسانێکی زۆر بەتواناشیان لە دەرز، بەڵام کەسانێکەوە نابیستن بەڕاستی ئەوەی کەوا توانای خوێندەواریشی نیە لەوانەیە مکەلەف نەبی و یاخود لە قەدەر ئەوەندەی مکەلەفەکەوە بە ئیشارەت تێدەگەیەندرێ. ئیتر ئەوەی کەوا مەبەستە لێردا باس بکەین ئەوەی کەوا ڕێگای هیدایەت بگریتە بەر خوای گەورە هیدایەتیدا، ئەوەی کەوا بەخۆی دژایەتی ڕێگای حەق بکە خوای گەورەش بڕیاری گومڕایی لەسەر دەدا.